بەڕاستەمە حەزم لێ سوپاسی دەرگای ستاندەریش بکەم بەڕاستە فرسەتانە ڕێک دێخی بۆی ئەمە وەکو یەک عایلە خڕ ببینەوە بەڕاستی باس کێشەکانی ملەتی خۆمان بکەینەوە لە ڕووی دارایی سیاسی هەر بابەتەکبی ئەمەش خۆشحال دەبین بەوەی کە ئەگەر هەر کە کۆڕەکی دەکەین ڕەخنەمان لێ بژێرێ لەوەی بتانی خۆمان پێش بێخینەوە لۆمە گەوراتی دەبی دووبارە سوپاسمان دەکەم ئەمە پێشەوەی بێمەسە مەوزوعی تعریفکردن یەکەم مەسەلەمە کە مێژووی کوردی دەخینەوە ئێستا دەمەوەی بە کورتی باسکەم زۆر جار شیعەکان دەرێ کورد لە جنی بووە و نازانم لەوەی بووە دایمەن داگیرکەرانی کورد دایانە مێژووی کوردی بشێوێنن کورد لە دێر زەمانەوە کە مێژووی دەخینینەوە هەتا کە دەشینەوە حەکی نەدرایتێت چکە مێژوو نووسەکە کورد نەبووە زیاتریان فارسەیان حەرەبایان بێگانەکە مێژۆکەی نووسیتەوە بەخۆی لە لای منتقەی ئێران و ئەو منتقە دەرێ میدیەکان ئیمبراتۆرێتیان هەبووانەش کورد بوونە هەتا ئیمبراتۆرەکە فروتیش بووە ناوی دوایە کوڕش هاتیە کوڕشەکە فارس بووە ئەوانەی ڕوخاندیە دەوڵەتێکی فارسی پێکوەنە ئاخر دەوڵەتی فارسیش ساسانیەکان بووە کە کورد لە بەدەستی بووە یعنی ئەو جاایەت ئەو فارسانە ڕوونی نەکردەوە هەنە ناو ئەو وڵاتەی ژیانیان لە دەرێ هاتینە ئەو ئیمبراتۆرێتیان ڕوخاندیە بەنسبەت تورکەکانیش تورک لە مابەینی سین و کۆریا ئەو منتخانە منتقێک هەبوو پێی یان دەگوتە لە نازام شتە چوایە لێ دەژیان لە دوایە سەبر ئەو تورکانە هاتینە ئەو لە ئەمە مەسەلە کە زمانیان تورکی بۆوانە مەغۆڵ نەبوونە بەس دەرێ خوا دەرێمان ئەم گۆم دروست کردە زۆر گەڵ و حەشیرەتەوانە لەوەی مەسانە یەکتری بناسن نازانین کو دروست بووینامە ئەوان کو دروست بووە بەس ئەوەندەیە کە هاتینە ئێرە لە ئەنازۆر ژیانینە سەبر بەڕاستی ئازاش بووینە مەسەن ئەگەر ئەمە نابی هەندەشتی وەکو حاتفە باسکەین برێن فارس و تورک ئازا نەبووینە نەخێر ئازا بوونە زەلامی شەکەریان هەبووە زیرەک بوونە سەرکردیان هەبووە لێ دایمەن ئیمبراتۆر بوونە و بە دەوڵەتی ماینەوە ئەوەی کە تورک کابرات حەشیرەت و هۆزەکان هاتن دوایە دەوڵەت نەبوون هەتا و کاتەی سوڵتان محەممەد فاتح کە لەگە فەرتی ئیسلامی هات ئەو منتقەی داگیر کرد عوسمانیەکان کە خلافەیان وەگرت ماوەکی زۆر و خلافەیان بەڕێوە بردیا کە ئەو منتقەی عێراق و هەمووی کوردیش کردتە بەدەستیان دوایە کە لە حەربی عالەمیەکان بەریتانیا و فەڕەنسا و ئیتاڵیا هاتن ئەو خلافەیان ڕوخاند ئەو کاتی عوسمانیەکان دەوڵەتەکان بەش کرا بەس بەتەما بوو لە پەیمانی سیڤەر دەوڵەتێکی لۆ کوردیش دروستکەن کە تێیدا بوو ئەو کاتی قید بوونەوە تورکەکان شەڕیان دەست پێ کردەوە پاش 2 ساڵی بوو نیانشتە و دەوڵەتە دروست بوو چکە ئەو جارە شەڕێکی باشتریان کردەوە لە جاری پێشتر ئەو بوو هاوپەیمانەکان تەنازولیان کرد کە تەنازولیان کرد کێشەکەی کوردیە و هاماوە هەتا ساڵی 1923 کەمال ئەتاتورک کە هاتە سەرحوکم ئەوان ئەختلافیان بە سیادەی تورکیا کورد کەتە ناو نەخشەی تورکیا بەنسبەت عەرەبیش دەوڵەتیان نەبووە وەکی کوردی بە هۆز و عەشیرەتوانە ژیانە لە دەشتەکان بۆکو مێژوو دەرێ هە لە عێراقە نەبووینە بەخۆی کە دەرێ کلدانی ئاشووری کوردیش ئەو کاتی خۆدینی ئیسلام نەبووە احتیمالە هەمووی ئاشووری بی هەمووی کلدانی بی بە زۆری مێژوەکەی بشێوێنن مەسەلەی دینیان وەکو قەومیەت باس کردێ لە مێژوو ئەگەنا ئەوانە قەومیەت نینە ئاشووری و کلدانی ئەوانە دینە لۆیە کە سەبر عەرەبەکان ئیشیان شەڕکردن بۆ عەرەبەکانیش بەڕاستی یعنی دایمەن بەسەر یەکیان دادا و ئیشیان نەکردێ ژنی یەکیان بردێ و یەکدیان کوشتەوە ئیشیان بووە یعنی ئەوانیش زەلامی ئازا و بەقووەت بووینە لۆیە لێرە کورد مایتەوە مشکلەی کوردیمە کە لە فارس دەوڵەتی فارس دروست بوو ڕووخاو کاتی ئیمبراتۆریەک بکەینەمە وەکو میرنشین و حەشیرەت و هۆز وانە پەرت و بڵاو بۆ حکمی دەکرد دیارەش کە دەڕوخێتن ئەو کاتیش سەرکردەکە بێهێز بۆ لۆیە وای لێهاتیە
هەر کەسێک ناوی لە خۆی نایە میر هۆزەکی هەبوو یان عەشیرەتێکی بووە سەر بە بێگانەی ئیشی کردیا و مهم منطقەکەی خۆی لێ ژیا بە مرتاحی ژیا لەگەڵ خەڵکەکەی خۆی ئەو خاچی لەکن مهم نەبووە لۆیە ئەمە ئەو هاماینەوە بەژێر دەستی هەتا فتوحاتی ئیسلامی هات ئەو کاتی خالدی کوڕی وەلید هات ئەسحابەکی ڕەوانکە بەخۆشی نات کە بە خیاڵی ئەسحابەکەی بوو ئەو منطقەی گرت هەتا سعد بن ئەبی وەقاسیش چووە دەوڵەتی فارسی ڕووخاند یعنی ئەمە پێش فتوحاتی ئیسلامی ئازاد نەبووینە دەوڵەتی کوردی نەبووە ئیمپراتۆر نەبووە ئەمە هەژێر دەستە بووینە هەژێر دەستەش وەکو ئێستا هەماینەوە لێرکانە ئەمن لە خۆم یعنی هەندە تێبینی دەکەم یعنی کە دینی دەخینمەوە مێژوو دەخوینمەوە تەماشا دەکەم ئیبراهیم خەلیل لە منطقەی یعنی حەرەبەکانی زۆری پێدەدەنێ کورد بووە کە کورد بووە دەبێ ئەمە جەماعەتی نەمرودی بین بەڕاستی یعنی خراپ بین لەگەریەک و ئەوە بین لۆی هەتا ئێستا یەکدی ناگرین و بە پەرتەوازی ماینەوە و هەزارمان دەدا ئەگەنا هیچ کەسێک وەکی کوردی خینی نەڕژاندێ لەسەر ئەو زەوی لۆی ڕزگار بخاست نەقەت فەقیر بەسە تا ئێستا هەر وەکو خۆشمانی لێرسانە شێوازی تعریفکردنەکان سێ شێواز بۆ یەکەم لە ڕێگای فتوحاتی ئیسلامی کە هاتینە مەلاکی سعودی هەیە دەرێ ئەو فتوحاتی ئیسلامی کە کرا لە دەری دینی ئیسلامی بووە لەبەرەوەی دەری دینی ئیسلامی کە هاتیە پێغەمبەر گوت ئەگەر بێت و هجوم نەکەنە سەرمانەمە هجوم ناکەینە سەر کافرەکان دەبا دینی ئیسلامی بە دەحوە بڵاو بکرێتەوە نەک بە شیر و ئەوە بێنژنەکانی خەڵکی ببەنەوە بن دینی ئیسلامی ناچەمێشیان ئەو شتە زۆرتەوە کە ئەتینە بەڕاستی لێرە تعریبە کرا بە ناوی دینی عادەت تەقالیدیمان گۆڕیە ئەوەی لە بەدەستی فارس بووە بزانە هەتاسە زمانی فارسی کوردەکەی تاسی لێکردەوەی لە بەدەست تورکار وایە ئەمەش وەکو کورد لوغای عەرەبی زیاتر کردە ناو زمانە هەتا فارس و تورکیش زمانی عەرەبیان کردە ناو زمانەکە وشەی عەرەبی زۆر لەبەرەوەی قورئانەکەیە بەخۆی لێرقانە دەبێتەوە ئەوەی لە فتوحاتی ئیسلامی کرا بەشیر لەگەڵمان زۆری دەرێن ئافرەتێکی زۆریان لێرە بردیە و خەڵکە ترسا بوویتە بەزماوە بەماوە هەرش گەڕاینەوە دوعا سەرکوت کراینەوە لێرپانەکەواتە قووە لێرە دەوری دیتە لە پاشەنجین دەوڵەتی نەتەوەی عەرەب دروست بوو کاتی لە 23/8/2021 کە مەلیک فەیسەڵیان دانا ئەو کاتی دەوڵەتی عەرەبی دروست بوو بەڕسمی يعني حتى دەنە نوری سعید عەبدوڕەحمان گەیلانی ئەوەی بووە دەنێ کوردە بە ئەسڵی ئەوجەوە ڕوون نەکرێتەوە بەریتانیا حکومەتێکی مەلیکێکی لە بۆ عێراق دانا عێراقیش بۆ عێراقێکی عەرەبی بەڕسمی لێرکوانە کەلیمەی مەسەن تورکیا کەلیمەکی یۆنانیە يعني بەمعنای خاکی تورک دەمێنێتەوە لێرەش بووە عێراق لێرەش بووە بەڕاستی وڵاتی فارس يعني کوردستان سووریا شەروەی لێ هات بە تەواتی پارچە بوو بەس لێرکانە ئەو تعریبانە هیچ تاسیری نەکرد نە فتوحاتی ئیسلامی کە لەگەڵ هاتنە کوردستان نا ئەو حکومەتانەی دوای عەبدولکەریم قاسمی دروست بوو عەبدوڕەحمان و عەبدولسەلام و بەحسیەکان وانە هەمووی قەومی بوون بە زەبر و زەنگ لەگەڵ کوردی دەجوولانەوە زیاتر بێ لە مەسایلی ڕاگەیاندن و قوتابخانە و ئەوانیان بە عەرەبی دەکرد و حرەس قەومی دروست بوو مەسەن خەڵکی زێر دەدا بەس خەڵک کورد عادەتێکی هەبووە کاتی زۆر هەموو ملەتێکی وایە زۆر ئەتو بەشیر لەگەری بکەی بەچەک لەگەری بکەی ئەویش وەڵامدانەوەی دەبوو زیاتر کەلتوری خۆی پاراز زمانی خۆی پاراز دسکە کوردیەکەی پاراز یعنی شانازیشمان پێوە دەکرد بەوەی کە ئەمە دەمانگۆی نەبەس بەداخەوە لەبەرەوەی شۆڕش دایمەن هەوە بە سەرکردە نەبووە سەرکردەکان دایما خەڵکانێک بۆ سەرۆکۆز بۆ کێشەی لەگەڵ حکومەتی بووە خەڵکانێک تۆ پاپشتیان کردیە وەکی ئەو خورشید هەرچێی ئەو لۆ مەسلحەتی خۆیەوە کەی دەکرد بە سەر لەگەری متەعاتر دەبوو خەڵک پاریان پێوە دەنا ئەو سەرۆکۆزە یعنی هێشتان شۆڕشەکەی نەدەگەیاندە لووتکە فکری لەوەی دەکردەوە جێی منداڵی خۆی بکاتەوە دوای خۆی سەرۆک سامانی کۆ دەکردەوە خزمی خۆی دەهینا پێشکە بێت توانابوون وای لێ دەهات قیادەکە قیادەکی پووز دەردەچوو
کە پوست دەدەچوو بە ئاسانی دوژمن بەسەری زاڵ دەبوو زۆری خەڵکەکەش لە شۆڕش دەبەوە لە مەرحەلەی ئەخیری کە زۆر خەتەرە هەتا ئێستا شێوازی تەعریبی وای نەبووە لە ناو هیچ ملەتێکی بە تایبەتی لەسەر کورد نەکرا ئەویش پیادەی کوردی بەخۆی بە کوردی کرد لە ساڵی 1991 منتقەی دەسەڵاتێکی لە منتقەی دانا ئەو خەڵکە بێڕاتە بوو بێکارەبا بوو بێ ئاو بوو بۆ ماوەی چەند ساڵانێک خەڵک داری دەبڕیەوە لە ماردەی سووتان بەسەر تەحملی دەکرد دێگە حکوومەتەکەمان دوژمنی زۆرە و نەکەوتە سەر پێ بەس ئەو لەو کاتەشرا شەڕی براکوشیشی دەکرد لەگە کوردی تورکیا بەشەر دەهات لەگە کوردی ئێرانیش بەشەر دەهاتن مەسەلەنا هەر شەڕی ناوەخۆ ئەوەش بوو بەشێک کە هاتنەوە بەڕاستی لە ئێران ژیابوون سەر بە ئیتلاحاتی ئێرانی میتی مەسەلە تورکیش لەولا بوون هاتنەوە ئەجندای خارجیان زیاتر لێرە جێبەجێ دەکرد یعنی ئەوانە بەوەش بە دیار دەکەویتن چکە ئەمە پاش 30 ساڵ وەزارەتی پێشمەرگەماندانە کە پەرلەمان و حکوومەتماندانە پارەکی زۆر لەو وەزارەتی پێشمەرگەی سەر و دەکات نێشی 400,000 پێشمەرگە هەبوو دوو منداڵە داهەش هاتن بەڕاستی ئەمە خەڵکی شنگال هەمووی کوردی ڕەسەنن ئەوانەمان تەسلیمی بەڕاستی داعشی کرد لەو لا خاستەی زۆرمان لە بەردەستی دابوو ڕاستە ئەمە دەڵێن شیعە شەڕی نەکرد لەو مووسێ شیعە لەبەر ئەوەی لە پاش 2023 جێشەکی وای نەبوو بەس پێشمەرگە زۆر تۆکمە بوو بە ناوەی بردوبیان لە بەغدای حیمایە خۆیان پێ بکەن دەبا پاس 30 ساڵی پێشتێش هەبووە پاش ینی 20 ساڵی 30 ساڵی شەڕی پێ بکرابە ینی نەک برێ وەزارەت پێشمەرگەی ئەعلام کە برێ فیشەکمان نییە پێشمەرگەمانەیە فیشەکمان نەشەڕی بکە ئەمە ئەگەر هاوپەیمان نەبا ئەو کاتی داعش هەموو کوردستانی دەگرتەوە بە چەند هەزار عەرەبەکی بەڕاستی بەداخەوە دوایە هاتینە پاش 2023 یعنی کە لە پاش 2023 تعریبەکی کە کرا ئەو تعریبە خاک فرۆشتنە بەڕاستی حکوومەتی هەرێم بەرپرسەکانی هەرێم هەستان دەستیان کرد بە بازرگانیکردن یعنی لە باتیەوەی بێن مەسەڵەن خەڵکی کورد دەوڵەمەند بی بچی خانی خۆی بکڕیتەوە لە کەرکوچە و لەو شوێنانە بێڕاتە و بێموچەت دەکا بەڕاستی شەڕی دەرونی لەگە دەکا ئاسایشەکی دانایە ئەمە نارێن مەسەڵەن بەسبەسی زۆری کەونە بەحسی تێدایە ینی بەڕاستی یەک لەوانەی کە بۆ خۆکاری تەحریفکردن و خەڵک کوردستان بەجبێری ئەوە بوو ئەو مەفرەزە خاسانەی ئەوانەی بۆ بوونە ڕەفیق حزبی ئەوانەی جاز بوون کە پێشمەرگیان کوشت بوو بە فەحلی منداڵی فەقیر بوون ئەوانە حەفیان کردن هەم چەکەکەی خۆیان لەدەستماوە هەم دیوەخانانیان دانەوە وەی لات داکوبابی برای پێشمەرگەکەی ئەو خەت چەکدارەکەی لە چادەوڵەی بوو نەیتانی تۆڵەی براش بکاتەوە یعنی تۆڵەکەیان بە شەخسی کرد وەکو حزب ئەو خاینانیان حەفو کرد وەکان ئەوەی تۆڵەی خۆشی دەکات و فەرمو بیستەوە وەکو ماری شێمە و بێتواتەوە و مەلا حوزێر و هەمووی ئەوەی کە خیانەتی کردە هەر وەکو خۆیان لە شوێن خۆیانمانەوە وەکو زیاتریش مستەفیدترن ئەو کاتی بەعس مشنە مفەوەز ئەملەک معاملەی لەگە دەکردن بەو دوایی تەقیادەکان مەمنون سەلامیان لێ بکەن ئەوەش بۆ خۆی ئەوەی خەڵک بەڕاستی کوردستان بەدیبێری ئەمە لە نوهەتویەکەوە هەتا ئێستا بە هەزاران گەنج بە سەتان هەزار گەنج لێرە بەدیبێریتن تەمە ناش دەکا ئەوەی ماشە بەدیبێریتن ئەتوو پێش ئینتفاضەی خەڵک خاچی بەدینێ دێش پێش شەرم بوو بچ ئەوروپا بەس ئێستا بە شانازی و بەدیبێری لەبەر ئەوەی ئەو بەرهەمەی لۆی دات و دارێک دەچنی پاش 1000 ساڵی بەروبوومەکەی تاڵ دەبی ئەوش کە دیتیان بەروبوومەکە تاڵە دریشان ناوی بڕنەوە ئێستا کە دەبی خاکەی بەدیبێری یان دەبی هەر بچی شۆشەش کە لە سەوانە بکەی ئێمە شەک تا دەورەمان دوژمنە یعنی ئایا ئەگەر قیادەتی سیاسی منەظەم نەبی حزبەکی منەظەم نەبی دەتانی بێ بەڕاستی خەڵک بینتە سەجادە دەبی لەوانە دڵسۆزتر بی لەوانە زیرەکتر بی جێی بڕوای خەڵک بی یعنی پاش ئەوەی ئەمە بەداخەوە ناوەکەش دەینم لەبەرەوەی بزوتنەوەی گۆڕان یعنی
وای کرد خەڵک بڕوخێ یعنی ئومێدی بە گۆڕانکاری نەمینێ یعنی ئەو کادیرانە هینای هەمووی هینای ناحکومەتی پاتوویەکێتی بە باشترین شێوە دیفاعش لەو دوو حزبەی دەکەن یعنی ئەوەی ئێستا ڕێبات حەملاین دەکا ئاوا چێردەنە دەیکا بەخۆی کادیرێکی پارتی خوان ئەوها ناکە خەڵکی جێی ناداتی لۆیان ئێستا خەڵک ڕووی لە دەرێ کرد زیاتر بڕوە ئەو منتیقانەی مادەی 132 بوو ئەوە مەغمورە ئەو جیانە ئێستا لە پەلکانەی مشکلە عەرەب و کوردی هەبوو حکوومەتی مە نەچوو یارمەتی کوردەکان بدا بە هیچ شێوەیەکی یعنی ناوی سەرگەڕان کرایتە قودس میسالەن ئەوانە هەموو هەتا ئێستا نەگەڕایتەوە شوێنەکەی خۆ و ناوەکان یعنی سەربەشار بووە خۆی وازام کە ئێستا بووە دووبست ئەو تعریفکردنە لە شێوەی خاک و لە شێوەی زمان هەم شتێک بەردەوامە بە زمانەکەش کو دەکرێت ئەتۆ ئەو هەموو سووقە و ئەوانە بەسەر خەڵکی ئەو لێرە دابەش ناکرێت دەکرێتە یعنی شووقەی فرۆشتن کە دەیفرۆشتن زیاتر عەرەبەکەی دێ دەکرێت لەبەر ئەوەی عەرەبەکە لەو لای حەقاراتی دەدرێتێ لێرێتانە پارەی زۆریشی لۆ دەمێنێت و ئیسفادە لێ دەکات لێرە ئێستا ئەوان پێیان حی بەخۆیان فێرە زمانی کوردیش بکەن تۆ دەچیا وڵاتەچی دەبی زمانەکەیان فێر ببێ و جێیشت دەدەنێ بەس دیێرە ئەوان لەسەر دوکان دانیشتیا بەبێ منەت دەبێت و فێرە عەرەبی بی کە لێت دەکرد دەبێت و بە فێرە عەرەبیەکە بی یعنی لێرە زمانیشمان بێهێز کرا مەسەڵەن کە مەسەڵەن لە ڕووی هونەری ئەو هونەرەی پێش ئیتفاقەی هەمان بوو هەمووی بەجورتی کوردی و کۆمەڵایەتی بوو ئەو هونەرە نمایە ئێستا بەڕاستی یعنی خەڵک تەمەشا ناکە لێ پەنالۆ بەڕاستی وەچی دەرێ مسەلسەلە فارسی و تورکی ئەوانە دەباتن ئەوانە بەرپرسن چکە هونەری پارەی لێسەر ناکەن لەکنەوانە نەهونەر نەزمان هیچ قیمەتەکی نییە هەتا کتابی مێژوش پۆلەکان بەشی زۆری نیان گۆڕێ یعنی زۆری قەدیم بوو ئێستا هەم ساڵی کتابی دەگۆڕن حشکە دەینن نازان و پارەی پێ بخوری بە ئەوەی چکە تعریفکردن ئێستا خاک زۆر لە خراپتر لە پێشان دەست پێ کردێ و ئەو عەرەبە سونانە کە هاتینە ئێرە ئەمە شیعەشی تێدایە کە بەعسیە بەس ئەو عەرەبە سونانە ئەو هازوو ناگەڕێنەوە وێن دەرێت چەندی لە چیان لێرە منداڵی دەبی ئەوجا ڕۆژێک دادێتن ئەوانی وەکو ئەغلەبی عێراقی ئەمەکو داوا دەکەین مەسەن تورکمان دەر لە پەرلەمانی ئۆمەبی لێرە داوا دەکەن کێشە ئەوەیە لێرەش تەقسیم دەکرێت وەمە ئێستا داوای منطقە دابراوەکان ناکەین کێشەی کێشەی موچەیە بەڕاستە تا ئێستا تجارەتە و نەفتی بفرۆشین و موچەکەی بگاتە دەزە و ملەتەی ملەت بۆی مەشغول بە بەس هەستی نەتەوایەتی و نیشمان پەروەری لەناو خەڵکی نمایە یعنی وەکو دەرێ ئێستا حەرەبەک لێرکانە بەخۆشی تر دەژی کە بەخۆشی تر دەژی هەولێری بەی خۆی دادنێت تا ئێستا دەرێ شیمالە العێراق بەشی زۆریان لە مابەری خوان ئەسن ناوی کوردستانیش ناینی ئەو عەرەبانێکی لێرەنە زۆری بەحسیەکانە قەدیم بوونە یعنی کاتی لێرە کوردیان خۆش نایە بڕواتە کە دەسەڵاتی وەگرنەوە ئەو جارە لە بەغدا زۆر بەخراپی لەگە کوردی دەدوولێنەوە یعنی لە ئەنفال و برێن لە هەڵەبجە شراتمان لێ دەکەن لۆیە ئەو پیادەیە بەڕاستی جێی هەستی نەتەوایەتی نییە هەستی نیشتمان پەروەری نییە زەجی بە خەڵکەکەی ناوستێت ئەنی هەموو ڕۆژەی هانە دەکرێت بە ناوی ڕاتبی ئەو بەخۆی زەوی بەغدا دەکە دەرێ بەغدا داگیرکەرە و نالم دوندێکی بێت ئێرە بەس ئەین وەخت دەرەوەستی تو لە دەست بەغدایەکە لە کاتێکیش داهاتی ناوە خۆمان هەیە نەفمان هەیە بەس بە خۆمان واز لە بەغدای ناوی کە ئەتوو لە پاش 2023 خۆ پیادەکانی کوردی بوون چوون لێن دەرێ بەڕاستی عەرەبەکان تێکی ناوە و عێراقەشی نوێیان دروستێ دۆوەکی بەخۆیان ناویان لێ نەچاویان لە ڕێی جمهوری و وەزارەتەکان بوو بۆ خەڵکی فەقیر نەبوو ئەو دەلۆیە ئەو تەحریبا گەڕانە جیرێ کوردستان هەمووی بەڕاستی خانەکان دەبتەی عەرەبی ئەگە عەرەبەکە بستەوەش خانەکەی نافرۆشی لێرە چکە ئەوە وەکۆی لە ئیسرائیل لە قودس کردی ئیما و هانیە ئیمە گەورەترە چکە ئیمە بەڕاستی ئەمە هیچ دەوڵەتێکمان لە پشت نییە دوایەرەوە داخلی عێراقات و ناتانی ئەو عەرەبەی سبەینەی هانە بکەی ئەو قووەتێکی گەورەتری لە پشتە ئەوەتە لە بەنزی خانەکی
شەڕ بووە خۆ لە حالەتی شەڕێ مەسەلە قەومیە نەبووە عەرەبەت دوو عەرەب کوژران هەموو جنوب بە مەسەلەکان بە قەومی کرد بەز ڕۆژێ هەزارەها کەس لە جنوب لەناو لە مووسڵ و لەو دییانە دەکوژرا کە کورد بوو بەڕاستی نەخیادەی ئێرە نە حکومەتی بەغدای نەداتە سەرخەت بری وەڵڵاهی من ئەوەمە مجریمەکان دەگرم و بێ خۆی بە ئەوەی بکاتن بەڕاستی مەسرەتی بکات لەسەوە مەسەلەی لۆیە ئەمە ئەگەر یعنی ئەو قیادانە ببنێنە تا سەر ئەم ناوەندەی دەرێم ئەمە نەک مەغمور و ئەوانەش بە تەمان نابین چکە دەبی لە هەولێرش بە تەمان نەبین بە کاتی خۆی کە پێشمەرگە هەبوو زرکی کوردی جاش لەبەر دەکرد هەممان لەبەرمان دەکرد کە یەکێک دەکوژدا بە ناوی مخەڕبین عەرەب نەدەوێرە بێتێرە زۆر زۆرەگە ئەم نەکبا لە هەولێری دادەنیش هەتا عاجۆمەران مرچی دەکرد و دەچی لێ دادەنیشتن بێەوەی هیچ حسابەک لۆ خەرچیێرە بکە بە ناکرێ من نەوێرم بچمە بەغدای ئەگە عێراقیش بم نەوێرم بچم لە موسڵێدانشم بەس عەرەبەک بێ بە ئیسراحەتی خۆی لێرە دانشی ئەو جەلۆیە ئەمە تەسەوڕ دەکەم خەڵکی گەنجی ما ئێستا ڕۆژە بە سەتان کەس لە بەحری ئیدە دەپەڕیتەوە ئەوەش بێرتان ئەمە ڕۆژێکە گەوڵات بنیادبێ پێویستمان بە گەنج هەیە پێویستمان بەنەوەی هەیە خۆ ئەو ئافرەتی لێرەش دەمێنێتەوە هەر ئافرەتی کووردە ئەمە حەدە ژمارەمان بەرەو کەمی دەچی یعنی ئەو مەسەلەی شەڕی ئابوودێک کە لەگەرمان دەکرێت لۆوەی گەنج نەتانی ژنی بینی نەتانی مالی بەخێو بکە ژمارەمان کەم بیتەوە بەڕاستی دێرپانەش ئێستا خەڵکەکەش وەی لێ هاتێ لەبەرەوەی ئەمە ملەتێکی داگیرکراوە بووینە یعنی لەلامان احتیاجی زوڵم و زۆرداری بەس ئەگەر ئێستا لە بەغدا یەک ڕۆژ ڕاتبیان نەدرێتێ ئەو حکومەتی خۆیان دەڕوخێنم بێ ئەوەی جێبدەنە کە حکومەتێکی عەرەبیان کوردیان چێ دەلوێ هیوادارم بەڕاستی یعنی ئەمە لەو کە لەو سەنتەرەی کۆ دەبینەوە شتێک بکەین بەڕاستی ئەگەر هیچ نەبی مەسەڵەن بچینە سەجادا بچین بەسە خەڵک ئەگەر خەرچی لە گەرمانێ ئەوەندە بەسە ئینسان با زەمیری خۆی مەرتاحەکەەوەی بەسەرمان دێ بابێت چکە لەوەی فراتر نابی یان ئەو ملەتە لەو فترێ ئەگە بێت و کاوەسحەکە بەرەو گۆڕانکای دەچی نەگاتە ئامانجی خۆی بە حیاتی ناژگەنی ئەوانش بەسەری هەتا ئێستا دەوڵەتیان ناوێت ئەو دەوڵەتیان ویستیە ئەو خابی لۆوەی بەڕاستی مەسەن قانون نەبی هەر کەسە بەکەی خۆی بەڕاستی پارەکەی بدزی بباتە خارج کە پارەی کوردستان بەشی زۆری لۆ دەرەوە ڕۆیشتە گەر لێرە ئیشی پێ بکرا بەستا بە هەزاران کارگەمان دەبوو ئەو گەنجانەش نەدەچوونە دەرەوە دەیانتانیشی بکەن بە هیوای خۆشیتان